سلااو هەڵا سڵاو بەڕێزم حاڵت تەندروستیت زۆر سوپاس تەناوێت بێ بەخێر بێ بۆ کۆمەلگەی بارز. زۆر سوپاس بەڕێزم. هەڵاڵخان دەمانوێت چەمسیارێک ئاراست بکەین وەک قوتابیەکی پۆلی 12 کۆمەلگەی بارز. سەرەتا باسێک لە ژیانی تایبەت خۆت بکە، بایۆگرافیت، ناوت، تەمەنت، ئەو شتانە بە کۆمەلگەی بارز و بە خۆشەویستانمان ڕابگەێنە. بەڵێ من ناوم هەڵاڵە بێستون عزیز، قوتابیم لە 12 ئامادەیی لە بەشی زانستی لە کۆمەلگەی بارزی نەحکومی، تەمەنم 19 ساڵە. سەرکەوتوبی لە پرسیاری دووەممان دەمانەوێت بازۆی بکەین کە ژیانی قوتابخانە، ژیانی خوێندن لە کۆمەلگەی بارز چۆن بەڕێک؟ بەڕاستی کۆمەلگە بارز یادگارێکی خۆشی لە دڵمدا بەجێهێش، کۆمەلگایەکی زۆر زۆر تایبەت بوون، کەشێکی ئارام. بەڕاستی کارمەندەکانی هەموو کار لە هەوڵی ئەوە دابوون کە ئەو شتانێک کە دەمانەیە بە باشترین شێوە بۆمان جێبەجێ بکەن، و هەموو خەمیان ئەوە بوو کە بەرزترین نمرە بێن و سوپاسی ماندووبوونیان دەکەم. زۆر چاکە. ئەوەی ئێستا باسمان کرد تایبەت و بە کۆمەلگەی بارز و مامۆستا و کارمەندەکان، ئەی چیت بۆ هاوڕێکان تێ یاخود ئەوەی لە دوای تۆ لە قۆناغی یازدە دەبێتە 12 ئامۆژگاریت بۆیت؟ بەڕاستی پۆلی 12 شتێکی تایبەتە، قۆناغی خوێندنە و ئامۆژگاریم بۆ قوتابیان ئەوەیە کەەوە پێش ئەوی بگەن بە پۆلی 12 ئامانجێک بۆ خۆیان دیاری بکەن و متمانەی زۆریان بە خۆیان هەبێ و ترسەکان لەو ڕادەیە بێ کە بێتە هۆی خوێندن، نەوەک ئەوەندە زۆر بێت کە بشڕژن و ئەوەندە کەمیش نەبێتەوە کەم تەرخەم بن. بەڕاستی لەو کاتێک کە ماندوو بن لە خوێندن بیر لە ئامانجەکانیان بکەنەوە، بیر لە کۆتاییەکەی بکەنەوە. بەڕاستی ساڵێکی زۆر زۆر زەحمەت بوو، بەڵام بە یارمەتی خوێندن و بە یارمەتی مامۆستایەکان تانم بە سەرکەوتووی بەڕێکە. دەست خۆش. هەڵاڵخان لە پرسیارێکی کەدا دەمانێت باس لەوەی بکەین کە ئایا هەڵسکەوتی مامۆستایەکان شێوازی خوێندن لە پۆلدا سۆنیەتی تێگەیاندنیان دەتوانی ئێستا باسی بکەیت چ بە ڕێگەی سوپاس بێت، چ بە ڕێگەی تێبینی سەرنج، هەر شتێک دەتوانی ئارەستی مامۆستایەکانتی بکەیت، چکەوەی هەمومان دەزانین کە مامۆستایە قوتابی سەردێخیت. بەڕاستی زۆر زۆر سوپاسی مامۆستایەکان دەکەم، یانی هیچ شەیەکم نییە کەەوە بەسوی مامۆستایەکانی پێ بکەم. بەڕاستی بە درێژای ئەم ساڵ چ لە ڕووی دەرونیەوە بێت چ لە ڕیوانەوە بێت کە بەڕاستی وانەکانیان بە باشترین شێوە بێمەوتوە و بەبێ ماندووبوون، بەبێ بێزاری دەربن، هەر کاتێک پێویستن بە یارمەتی ئەوان بوو بێ. بەهۆی ئەوەی کە پۆلی 12 بوون بەڕاستی سترێسێکی زۆرم لەسەر بوو و هەر کاتێک پێویستم پێیان بوو بێ یارمەتیان داوم، چ لە ڕووی دەرونی و چ لە ڕووی خوێندنەوە. یعنی هیچ شەیەکم نییە وەسفی ئەوانی پێ بکەم. بەڕاستی تا ژیانم ماوە شوێنێکی تایبەتیان لە دڵمدا هەیە و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم، بە تایبەتی مامۆستا مۆئێد، مامۆستا ڕەفعات، مامۆستا جەمال، مامۆستا بەشار، مامۆستا یونس. بەڕاستی زۆر زۆر سوپاسیان دەکەم. پرسیاری چارەمان ئەوەیە کە ئێستا دێنە سەر باسکردن لە دایک و باوک کە ڕۆڵێکی گرنگ دەبینن لە سەرکەوتنی ژیانی خوێندنی قوتابی. بێگومان ڕنگدانەوەی قوتابی لە قوتابخانە ڕنگدانەوەی ماڵەوەیە. بەڕاستی ئەگە ماڵەوە پشگیرت نەکەن و لە ڕووی مادی و معنەویەوە ئەوە بەڕاستی لە قوتابخانەیان بە جۆرێکی تر دەبێت، هەرچەندە ڕووی مادی ئەوەندە شتێکی وانە. زۆر زۆر سوپاسی دایک و باوکشم دەکەن کە بەڕاستی زۆر زۆر لە ڕووی مادی و معنەویەوە زۆر زۆر یارمەتیان داوم و زۆر زۆر سوپاسی ماندووبوونیان دەکەم. بەڕاستی پشتگیریەکانی ئەوان زۆر زۆر لە مادیەکە بۆ من زۆر زۆر باشتر بوو. باشە، دەست خۆش. ئێستاکە پرسیاری پێنجەم و وتەی کۆتایی. وتەی کۆتاییم بۆ قوتابیان ئەوەیە کە بەڕاستی هەوڵدەن لە بەرەوەی ساڵێکی کەمە. ڕاستە سەرەتا زۆر زۆر ماندوو دەبی، بەڵام بەڕاستی زوو زوو دەڕبە لە کۆتاییەکە نەتیجەکان وەردەگریەوە بە ئاخی ئەوە هەڵ نەکێشن کە دەبا بمخوێن بە کە دەبا باش ببام لە سەرەتاوە بە خوێندنێکی باش. و زۆر سوپاسی مامۆستایەکان دەکەم لە کۆتایی و زۆر سوپاسی ستافی کۆمەلگەی بارز دەکەم کە بەڕاستی بە درێژایی ئەم ساڵە زۆر زۆر یارمەتیان داوین و سوپاسی هاوڕەکانیشم دەکەم، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم، بە هیوام لە ئایندەشی گەشتە لە سەرکەوتنە بەردەیەکەکانیان ببینم و زۆر زۆر سوپاسی مامۆستایەکانی پێشترم دەکەم کە بەڕاستی بە تایبەتی مامۆستا هێدی حەسن کە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە زۆر زۆر هاوکارم بووە و دەمەوێت هیوای سەرکەوتن و لەشتاغی و سەلامەتی بۆ هەموو مامۆستایەکان بۆ ستافی کۆمەلگەی بارز دەخوازم. زۆر سوپاس، دەست خۆش، بەخێر بێ سەرت.